ئیتر لەگەڵی ئەڕۆشتینە دەرەوە کاتی بەهار و جلمانە کڕی و ئیتر بە خۆشی ئەڕۆشتین ئەو ساگردی مامەیارە بوو ئێمە هەرچین بۆ ئەوی لێ دانیشتین یا فراخمانە برد و خواردن و بەخۆشی و ئەو سا خەڵک تەجیلی ئەبرد و ئیتر لێ هەڵەپەڕین لەبێت تەجیل وەڵاهی ناز و ئیتر نازانم شاخ و داخ و ئەو شتانە هەبوو ئێستش خەڵک هەر باشە بەس تۆزە بەهۆی ئەم کۆرۆنایە و بەهۆی ئەم قەیرانی دارایە خەڵک تۆزێ هین بۆ کەم بۆی وەختی واشێ لە بەهارە خەڵی گوێنایەتی هەرەی کڕێوەڕوە خەڵک زۆر دڵی خۆش نیە ئیتر خەڵک ئیوا هەیە فەقیرە ئیوا هەیە کرێت چی ئیوا هەیە ئیتر مەعاشەکە کەمە بەش ناکە ئەوسا ئاڵاواڵا ڕەنگاوڕەنگ بوو هەرێکی بە جۆرێ بوو نەکوەکی ئێستا ئەوسا ژێریان بۆ کرد بڵین ژێرۆی ناوچی ئاڵکراسەکە هەجیاواز و بەری بوو ئەکرا بەس ئێستا کوایە سە شتانە نەماوە سە شتەکان هەمووی گۆڕاوە جاران ینی حەزێکی کە هەبووە چوینە دەرێ لەگەڵ خزمان کۆبووینەوە بۆ بەیانی بڵین کە نەورۆز بوو هەمووی بە خەڵک بە خزم و کەس کۆبووینەوە بە سیارێکەمووی ڕۆژیان لۆری هەبوو کاتە ژیان جیاواز بوو زۆر جیاواز سادە بوو ژیان بەڕاستی وە گێستە نەبوو ئەوەی بیرم بێت چی پێڵەنم شتە قماشە تەنکەکان برنجۆکە بوو بەڵێ ئەوانە هەبوو ژێری بۆ کرا سەڵتا هەبوو کەوا هەبوو شتەکان تایبەت بوون بەس وە گێستە نەبوون نەمشتە ڕەنگ و جوانانە کاتێمە جیاواز ئەو کاتە خۆشتر بوو بەلای بنەوەسە حەز بە هیچ شتێ ناکەم ئەوسا حەزم ینی حەزەکەی من جیاواز بوو مناڵ بووم حەزمەکە ڕۆژانە زلی کوردی لەبەرکەم دوو جار تاقیمە کرد و دامەکەنەوە بەزەسە حەزم بۆی نەما تا بەیانیم خستە ژێر سەرم دامەنا دوو جار تاقیمە کردەوە قۆنەرەکان مەگۆڕی ئەو نەدڵم پێی خۆش و لای سەرینەکەمەوە دامەنا بەزەسە حەز جیاوازە بەداخەوە وڵی سوورمە بوو کەوای زەردیان بوو ئەکرد یعنی شتەکان زۆر ڕەنگاوڕەنگ و بەس ئێستا هەمووی لە ڕنگ یانی تاقمەکە جیاوازە جلەکان گۆڕاوە خەیەتەکە گۆڕاوە وەک ئەو سەردەمانە نییە. بەڕای من سەڵتە و هێلک ئەم ساڵ زیاتر مۆدەتی وەک لە ساڵانی تر پێم وابێت کەوا زیاتر بەکارە هات بەڵام ئەم ساڵ سەڵتە و هێلک زیاتر مۆدیەتی ئەوەی کەوا نەخشی زۆرتری لەسەرچن و لەگەڵ کراسی سادە و بەم جۆرە ئەبینین زیاتر ئەگەڕێنەوە بەرەو دواوە چکە ئەگەڕێنەوە سەر ینی چۆنە ڕەسەنەتی خۆمان سیرەکەین لە ماوەی پێشترا سیرەکەین کە دەستکاری جلی کوردیەکرا دەستکاری بە شێوەیەک تێکدانی پێوە دیار بوو بەڕای من بەڵام ئێستا وردەم ساڵانە خەریکا گەڕێتەوە سەر بارە سروشتێکی خۆی و بار ڕەسەنەکەی خۆی بەس کۆڵوانە و سەر و بەست و ئەم شتانە زیاتر بەکارێنرێ و ئەم ساڵ بەعام مۆدێلی کراسی نازنازە ئەتر بە هەموو شێوەکانیەوە قوماشێکی کلاسیکە هاتوتەوە اینجا لەگەڵ ئەوەشە مۆدێلی کراس و کەوایە لە یەک و سەڵتە و کراس لە یەک هێلک و کراس لە یەک هەموو ئەو بابەتانەیە مۆدێلەکان هەمووی کۆنە هاتوتەوە هەتاوەکو قیاسەکانیان هەتاوەکو مۆدێلەکانیان هەمووی مۆدێرن نەماوە یعنی ئێستا جلی مۆدێرن زۆر کەم کەس لە بەریەکە ساڵانی پێشتر زۆر بوو هی ئافرەتی وا هەبووە کە هاتووە سێ قاجلی کوردی 4 قاجلی کوردی کردەوە بەڵام ئێستا هەیە هەر قاتێکیش ناکات زۆر فەرقی کردو ئێستا بۆ نمونە وەجبەیەک کردیانە تەلەفۆنەکە ئەڵێ احتیمالە کەرەنتین بکرێنەوە بۆمان مەدورن یعنی هەردووکی تەئسیری هەیە موچەش هەیەتی و ڤایرۆسەکەش هەیەتی بەعام ئێستا خەڵک هەر جلی کوردی لەبەرەکە ئەم چەند ساڵەی دوایی جلی کوردی زیاتر لەبەرەکە بۆ وەکو یعنی لە هەموو مناسب تەنانەت بۆ نانخواردنێکی ئێوارەش لەبەری ئەەکەن بۆ سەیران لەبەریەکان بۆ ئاهەنگەکانە هەمووی ئەوانە لەبەرەکرێ خەڵک زۆر خۆی یاوەتەوە جلی کوردی